ئۆتۆبانی بابان بەشێکی تەواو بووە و لەبەر ئەوەی کە کێشەی ترافیکی قورس چارەسەر بکە شارەوانی دەست پێشخەری کردووە بە کردنەوەی ئەو ڕێگایە بۆی کاراسانی بۆ هاوڵاتیان بکە تەواوکردنی قۆناغەکانی تری ماوە هەموو لایەک بەلایەنەوە پەسەند بوو کە هەموو شتێ بە هاوڵاتی بە مزایدە نەفرۆشرێتەوە. ئەمە خزمەتگوزاریە و ئەرکی هەمومانە جێبەجێ بکەین تا ئەو کاتی کە قۆناغە بنەڕەتیەکانی تەواو ئەبێ کە بە دڵنیاییەوە بە شێوەیەکی فەرمی ئەکرێتەوە. دەربارەی ئاڵوگۆڕی پۆستی پارێزگاری سلێمانی ئەم بابەتە تەنیا بابەتێکی سیاسی نییە، بابەتێکی یاسایی و کارگەڕیشە، بەشێکی گەورەی پێویستە بە هەڵبژاردنەوەی ئەنجومەنی پارێزگاکاندا هەرێمی کوردستانە، بەڵام بەش بە حاڵی خۆم وەکو پارێزگاری سلێمانی من لە ماوەی ڕابردووە 3 جار بە فەرمی و 10 جار بە نافەرمی داوام لە چه حکوومەت کردووە چ لایەنە دەسەڵاتدارەکان کردووە کە ئاڵوگۆڕ لە پۆستی پارێزگاری سلێمانیا بکرێ و من ئومێ دەکەم ئێستا گەشت بێتنە ئەو بڕواایی کە ئاڵوگۆڕ لە پۆستی پارێزگای سلێمانیا یەکێتی داوای لێ نەکردووی ئەگەر خۆت حەسکی بۆ نمونە دووبارە پۆستی پارێزگای سلێمانی وەربگریتەوە؟ ئەو بابەتە بە هیچ جۆرێک لە ئاستی بەرزی یەکێتی نیشتیمانی کوردستانە باس کراوە، نە هیچ پرسوڕایەکیش بە کەس کراوە. ڕێچکە یاساییەکەی ئیستا چۆنە بەو شێوەیە چووە بەڕێوە، چونکە پارێزگار ئەبێ لەوێ بەردەوام بێ هەتاکو ئەنجومەنێکی نوێ هەڵەبژێرێ، بەڵام ئێمە تەنیا لەسەر ڕێکارە یاساییەکە نەوەستاوین. داوامان کردووە چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی کارژێڕیەوە ئەم بابەتە هەر کاتێ پێویستی کرد ئێمە وەکو پێمانوتن لە ڕابردووە ئامادەین و خۆمان بۆ ئامادە کردو و ئامادەین لەگەڵ هەر خۆشەویستێکی ترا و دەستا و دەستە بکەین.